ئەمساڵ زیاتر دایک و باوکەکان بۆ شێوازە بیرەکەنەوە کە مەرج نییە حتمەن جلەکە جلە کوردی بێ ئەیانەوێ شێوازێکی کوردانەی هەبێ بە هێمایەکی کوردانۆ دیزاین بکرێ. ئەفدەی ئەم مانگە ڕۆژی ئاڵایە هاوڵاتیان لە ئێستاوە دەیانەوێت جلی کوردی بەکردن بدەن بۆ ئەوەی ئەم ڕۆژە بە تەواوەتی بە شێوازێکی کوردانە دەربکەون ینی لە قوتابخانەکان و هەروەها فەرمانگەکان بە جلی کوردیەوە دەوام بکەن. من لە یەکێک لە بەرگ دوورەکانم کە کاری دوورین جلی کوردی ئافرەتان و منداڵان دەکاتن دەمەوێت ئەو پرسیارە لێ بکەم تا چەند خواستە بۆ ئەمساڵ شادان خەنگەر بفەرموویتە ئێرە سوپاس دەکەم خواستی ئەمساڵ چۆنە خەڵک هاتووە؟ بەڵێ ئەمساڵ زۆرتر خەڵک هاتووە لە بۆ جلوبەرگی کوردی لە بۆ ڕۆژی هەفتەی 12 کە ڕۆژی ئاڵای کوردستانە جلوبەرگی کوردی لە بەرکەن و لە ئیش و کاریان حازر بن. ئەوانی دێن ینی چێن زیاتر چ کەسانێکن؟ ئێمە جلوبەرگی ئافرەتان و منداڵان دەدورین لەبەر ئەو کەسانە زیاتر دێنە لای ئێمە اینجا دایکان و باوکان ئەمساڵ زیاتر هەوڵ دەدەن منداڵەکانیان بە جلوبەرگی کوردیەوە دەرکەون هەروەکو لە قوتابخانەکان ئاهەنگێکی ساز دەکرێت لە بۆ ئاڵای کوردستان منداڵە جوانەکان حەزیان لێیە بە جلێکی کوردیەوە دەرکەون. هەبووە دوو مانگ پێش ئێستا هاتبێ و تویتی بۆ ئەڤەی 12 دەبێ بە ئامادەکەی؟ بەڵێ هەمان بۆ تقریبەن دوو مانگێک لەمەوە پێش قۆماشی هەڵبژاردووە هێناویە لە بۆ جلی کوردی لە بۆ ڕۆژە. ترێندی ئەمساڵ چییە؟ چ شتێک زۆر مۆدێلە؟ ئەمساڵ زیاتر دایک و باوکەکان بۆ شێوازە بیرەکەنەوە کە مەرج نییە حتمەن جلەکە جلە کوردی بێ ئەیانەوێ شێوازێکی کوردانەی هەبێ بە هێمایەکی کوردانۆ دیزاین بکرێ اینجا زۆربەیان بووە کە هاتوون و تویانامانەوێ کچەکەمان وەکو عەزیەک هەبێت کە نەخشی ئاڵای کوردستانی لەسەر بێ یا بە ڕەنگی ئاڵای کوردستان و دیزاین کرابێ. ینی دەمەوێت ئەو پرسیارە بکەم ئێوە بەس جلی کوردی دەدورن یا خودت بابەتە مۆدەکانی ترش دەدورن؟ ئێمە بە هەموو شێوەیە جلی منداڵان و ئافرەتان دەدورین هەم کوردی هەم بە شێوازی کە خۆیان یانە دیزاینەکەیان بۆمان هێناوە بێ هەم خۆمان دیزاینیان بۆ دەکەین یانە هەر شێوازێ بێ جلی منداڵان و ئافرەتان دەدورین. خواستی زیاترە ئەمساڵ لەم ڕۆژان تایبەتانە نمونە ڕۆژی هەفتەی 12 ئاڵایە ڕۆژی دەی سێ جلی کوردی ئەوانە خواست زۆرە؟ بەڵێ ئەمساڵ زیاتر خەڵک حەز دەکەن بە جلی کوردیەوە دەرکەون اینجا جێگەی شانازیە بۆ ئێمە کە بتوانین بە شێوەیەکی جوانتر هەوڵ بدەین خەڵک ئەو جلوبەرگانە بکاتە بەری و شێوازی کوردانە زیاتر دەربکەوێت.